پەیکەرەکەی لەتیف هەڵمەت بۆچی سەر بەرەو خوارە لە شاری سلێمانی لە بەردەم کتێبخانەی گشتیدا کە وەک ناوەندێکی ڕۆشنبیریە بۆ شارەکە چاومان بە کۆمەڵک پەیکەر دەکەوێت کە بۆ شاعیر و نووسەران دروست کراون. یەکێک لەو پەیکەرانە ناوی نووسەرێک لە قەڵەمە کە لەلایەن زیرەک میرەی پێکەرسازی کوردەوە بۆ هۆزانوانی کورد لەتیف هەڵمەت دروست کراوە. بەرزی پەیکەرەکە 3 مەترە، بەڵامەوەی جێی سەرنجە پێچەوانەی پەیکەرەکانی تر سەری لەسەر کتێبەکە لە زەویدا جێگیر کراوە و بە پێچەوانەوە دانراوە. بەدەر لەوەی جەستەی شاعیرەکە وەک قەڵەمێک لەسەر کتێب دانرابێ دەردەکەوێت. پەیکەرساز دەڵێت ئاماج لەم کارە ڕێزێکە بۆ شاعیرەکە بۆی هەر کەس ویستی ڕوخساری پەیکەرەکە ببینێت خۆی دانەوێنێت. دەڵێن کورد ئەگەر پارەی هەبێ یان تفەنگ ئەکڕێ یان ژن دێنێ، بەڵام ڕاستی من ئەگەر پارەم هەبێ هەر کتێب ئەکڕم و هەر کتێب ئەکڕم. ئەمە وتەی لەتیف هەڵمەتە و ئەم بیرکردنەوەی وای کردووە پێناسەی یاخیبوون لە عاداتی کۆمەڵایەتی کوردی بۆ هەمیشە بخاتە باخەڵ. لەتیف هەڵمەت ئەو شاعیرەی ژیان و شیعرەکانی و پەیکەرەکەشی یاخین و جیاوازن. پێتان ئەڵێم یاخی ببن، یاخی ببن لەم هەموو نەخشە و باجە، یاخی ببن لەم مەیدانە لەم گەراجە کە مرۆڤ وەک ئامڕاستیایە هەڕاجە. ساڵی 1947 لە شارۆچکەی کفری لەتایک بووە. ڕووداوێکی سەیر دەبێتە هۆی ئەوەی ئەو منداڵە دەست بە ژیانێکی سەیر و جیاواز بکات. لە مێرد منداڵیدا ڕۆژێک لە ماڵەوە دانیشتووە، لەپڕ گوێی لە دەنگ و هاواری سیر دەبێت. کاتێک دەچێتە دەرەوە دەبینێت تەرمی کۆمەڵک پێشمەرگە بە شەقامەکانی کفریدا لەلایەن سەربازانی عێراقەوە ڕادەکێشرێن. ئەم دیمەنە بە هیچ شتێک وێنە ناکرێتەوە بە شیعر نەبێت. بۆیە لەتیف هەڵمەت لەو تەمەنەدا و بۆ یەکەم جار یەکەم شیعری خۆی دەنووسێت. ئەو لە نووسینی شیعر بەردەوام دەبێت تا یەکەم کۆمەڵە شیعری لە ساڵی 1970 لە کەرکووک بە ناوی خودا و شارە بچکۆلەکەمان بڵاو دەکاتەوە. هاوڕێکانم نازناوی هەڵمەتیان لێناوم چونکە پێیان دەوتم تۆ هەڵمەت ئەبەیت بۆ شتە کۆنەکان و تێکیان نەشکێنیت. لەتیف هەڵمەت لە ژیانیدا پشتی لە ماڵی دنیا و ڕووی لە کتێب و خوێندنەوە کردووە. لەسەرم بابەتە خۆی ڕووداوێکی سیر دەگەڕێتەوە و دەڵێت لە ساڵی 1999 بەرپرسی یەکەمی حیزبێک لە سلێمانی بانگهێشتی کردم. لەگەڵ 2 هاوڕێمدا چوون بۆ لای. بەرپرسەکە پێیوتم هەرچی داوا ئەکەیت لە کەم و لە زۆر پێم بڵێ بابۆت بکەم. منی ژوتم کۆی دیوانەکەم بۆ چاپ بکە. کاتێکاتینە دەرەوە هاوڕەکانم منیان بەشێت لە قەڵەمدا و وتیان بۆ داوای مادە و سەروەتت نەکرد کە سوور ئەتزانی بۆت ئەکات. منی ژوتم لەم شارەدا دەیان کەس ناویان لەتیفە، ئەوەی من لەوان جیا ئەکاتەوە شیعرەکانمە، هەر بۆیە گرنگترین شتیشن لەلام. کاتێک هاتم دەرگاکانیان لێداخستم، نامەیەکیان نایەمستم، پێیان وتم بێوڵاتم، ئەرەو سایە بڕیارمدا بیسووتێنم ئەم نەخشەیە و ئەم دنیاە. سەبارەت بە کاریگەری شیعری خۆی و بە تایبەتی ئەو شیعرەی لەتیف هەڵمەت دەڵێت وابزانم بە شیعر وام کرد نەخشەکەمان سووتاند و ئێستا نەخشەیەکی تر بۆ کوردستان لە دنیادا هەیە. ئەم شاعیرە لە ژیانیدا 65 کتێبی بە چاپ گەیاندووە کە بابەتەکانیان لە چێوەی بابەتە ئەدەبی و شیعریەکانتان. لەتیف هەڵمەت لەسەر کتێبخانەی ماڵەوە نووسیوێتی تکایە داوای کتێب مەکە. کاتێک پرسیارمان لەم بارەیەوە لێ کرد ئەووتی من کاتی خۆی هەندێک جار 3 ژەمنانم نەخواردووە تا بتوانم کتێبێک بکڕم، بۆیە کتێبەکانم زۆر بنرخن لام. ئەم شاعیرە ئەگەر خۆشمان نەیناسین یادگەی مناڵیمان دەیناسێت. کاتێک لەوانەی خوێندنی سەرەتاییدا شیعری شەڕەبەفرەکەی گەرمی دەکردینەوە، ئەو دەیوت هیوا تۆپەڵێ خڕکە گوێی ڕزگاری پێسڕکە. ئێستا هەمووان تۆپەڵێکمان لەدەستدایە، بەڵام بەفر نییە، بەڵکو وەفا و خۆشەویستیە بۆ ئەو شاعیرە گەورەی ئەدەبی کوردی.